سڵاتان لەوێ بەڕێزان ئێستا دەست ئەکەین بە پێشکەشکردنی پانێڵی دووەم لە بەناونیشانی ژن لە بواری ئابووری و بازرگانیدا. وەک دەزانین ئابووری هۆکارێکی گرنگە بۆ پێشکەشکردنی کۆمەڵگا لە سەرجەم بوارە جیاوازەکاندا بۆ چالانکردنی پرۆسەی ئابووری و پرۆسەی بازرگانی پێویستەکە سوود لە تواناکانی سەرجەم و تاقیەکانی کۆمەڵگا وەربگیرێن. بەڵام لە هەرێمی کوردستانە وەک ئەبینین کە ژنان ڕێژەیەکی زۆری دانیشتوانی هەرێمی کوردستان پێک دێنن، بەڵام ئایا تا چەند توانراوە ژنان ڕۆڵیان هەبێ دەرکەوتنیان هەبێ لە بواری بازرگانی و بزنسدا؟ ئایا توانراوە سوود لە توانەکانی ژنان وەربگیرێت لە پرۆسەی گەشەکردنی ئابووریدا؟ ئەمانە و چەندین پرسیاری تر هەوڵ دەدەین لەم پانێڵەدا وەڵام بدرێتەوە، ئەویش بە ئامادەبوونی بەڕێزان کاک دلاوەر سۆفی کەریم ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی و پیشەسازی و ئابووری کە جەنابیان ئەزموونێکی زۆریان هەیە لە بواری بازرگانیدا. بەڕێزیان با بفەرمێت. هەروەها بەڕێز کاک فەیسەڵ عەلی سەرۆکی منتەدای ئابووری کوردستان بەڕێزیان با بفەرمێت. بەخێر بن بەڕێزان، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەم سیمپۆزیۆمە. داوا لە میوانە بەڕێزەکانەکەین تکایە بێدەنگی هۆڵەکە بپارێزن تاوەکو هەمووان پێکەوە سوود لەم زانیاریانە وەربگرین و تێبگەین لە ئامانجی پانێڵەکە. جەناب کاک دلاوەر لە بەڕێستەوە دەست پێ دەکەم با بزانین ئێوە وەک ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی پێمان ڕابگەێنی ئایا تا چەند ژن پێگەی ژن بەشداربوونی ژن لە بواری ئابووری و بزنسدا لە چه ئاستێکدایە بەپێی ئەو زانیارانی کە لە لای ئێوە هەیە؟ طبعا بازرگانیش وەکو هەموو بوارەکانی تری ژیان ژن پێگەی هەیەتیایە، بەڵام لەوەی کە ئێستا تی بڕوانین لە سلێمانی و یا لە کوردستان و یا لە دنیاە تا ئێستا زۆر زۆر کز و لاوازە. بەڵێ کز و لاوازە. ئەو کز و لاوازیە یعنی پێشینەیەکی مێژوویی زۆر گەورەی هەیە بە هەزاران ساڵ پێش ئێستا کاتێکە ژن و پیا و کاریان دابەش کردو لە نێوان خۆیانە هاتۆتە سەر ئەوەی کە ژن ئاخنراوەتە سوچی ماڵەوە ئەرچی ماڵی پێسپێراوە نیان هێشتۆ بەرهەمهێن بێ. ئەم مەسەلەیە ئەمڕۆ ڕێنیاوەتۆ لەوە ئەگەر من چەند داتایەک بخەمە ڕوو ڕەنگە ئیتر وەڵامی هەموو پرسیارەکان لە داتاکەیان ڕێ دەربکەوێت. بۆ نمونە ئێمە لە سلێمانیە کە لە ژووری بازرگانی داتامان هەیە بە ڕەقەم قساکەین لە تازەکردنەوەی هەوەی ساڵی 2010 لە 1/1/2010 تا 30/12 4231 کەس هەوەکانیان لە ژووری بازرگانی تازە کردوتەوە. 50 ژنن، 50 ژنە لەم 4231 کەسە کە هەوەیان تازە کردوتەوە 50 ژنە ئەکتیڤن. 2336 تر بڵێن کە لە کۆنەکانایە 33 ژنە. ئەگەر بینە سەر بوارەکان لە بوارەکانە تەماشا بکەین بەعزێ میهنەمان هەیە سفرە. بۆ نمونە بیناسازی لە تازەکردنەوەیە ڕەگەزی نێر 18 ڕەگەزی مێ سفرە. پلاستیکی 12 کەسمان هەیە کە لە بواری پلاستیکیا ئیژەکە ژنان تایە سفرە. خزمەت گوزاریمان هەیە 23 دیسانەوە سفرە. دەڵاڵی کە ئیشی کڕین و فرۆشتنی خانوو و ئەو شتانەکەن 226 دەڵالیمان هەیە دوانیان ئافرەتە. باشە بە پلەسێ عینەشت لە دەڵالیە 1602 مان هەیە 14 ژنە. و هەروەها
لێرە مجتەمەعێکی پیاوانەی بەهێزمان دروست کردووە ئەوە سەبەبەکەی ئێمە نین سەبەبەکەی مێژوو ئاینە یەکێک لە سەبەبەکان کە من یعنی وەکو خۆم تەماشایەکەم دین سەبەبێکی زۆر گەورە بووە لەوەی کەوا ژن ڕۆڵی دواخراوە دیسانەوە لە کۆمپانیاکانە 406مان هەیە کۆمپانیا بە پلەبەندیەکانیانە ئەو 406 چوار ژنی تایە ژنان خۆیان هاتوون یعنی ئەمەیان قبول کردو بۆچی خۆیان جیا کردوتۆ لە پیاو بە سەبەبێک مەسەن دایمەن بە دوای ئەو کارا گەڕێن کە کاری ژنانە بێت بۆ نمونە زیاتر کە ئەوەی کە هەڵیە بژێرێک کاری ساڵۆنە مەسەلەن یا کاری درومانە مع العلم ئیشی در هەیە کە ژنتیایە زۆر شارەزای و لە ئێمە ژوەستاترە مەسەن خواردن دروستکردن و ئێستا ئەمڕۆ بواری خواردنی تەعلیب و چی و چی و ئەوانە هەیە مەسەن بۆ ناچێتەوە ڕەنگە ئێمە ڕێگر بینتیایە بەڵام خۆشی ئەبێت دەوری هەبێ من دایمە لەوە ئەو شتا بینم ژن هەندێک جار خۆی بەشێکە لە کێشەکە عفون کەنی عنی مەقسەم هیچ شتێ نییە بۆچی ئێستا باسی کۆتا و دەنگدان و نازانم ئەو شتانە کرا من پرسیارە لە ژنانەکەم باشە خۆنیوەی دەنگدەرەکە ژنە ئەی بۆ دەنگ نادەن بە ژنەکەی هاوڕێیان وانە یعنی تۆ لە خۆت بپرسە ژن خۆی تەرشیح کردووە بۆ ناچی دەنگی بیتێ بۆ دەنگی بە من خۆ لە ڕەگەزەکەی خۆتە یەی دوایی بە کۆتا بەسەر خۆت و بەسەر مجتەمع و بەسەر هەموو شتێکیا فەرزەکەیت جا ئەمە وەکوتمان یعنی ئێمە هەنێشتی ترمان لایە لەم ڕۆ یعنی مەسەن ماڵاری کراوە بە مڵکی ژنیش قبوڵی کردووە لە کاتێکا ماڵاری ئینتاج نییە ئێمە باسی ئینتاجەکەین ژن پێویستە وەکو ئێمە ئینتاج بکات طبعا قیاسی هەموو مجتەمەعێکیش لە دنیاە بە ڕۆڵ و بەشداری ژن قیاس دەکرێت ئاستی پێشکەوتنی ئاستی دیموکراتی ئاستی سەقافەتی ئاستی ئەمانەی تا چەند ژنتیایە بەشدارە ئەو کاتێ ئەمە توانین قیاسی مجتەمەعێک لە مجتەمەعی تر جیاواز جاکەینەوە من وایە بینم یعنی لە وڵاتی ئێمەیە جاران ڕۆڵی ژن زیاتر بووە لە پیاو عفو ڕۆلی ژن زیاتر بووە لە ئێستا لە کارکردن وەکو پیاو مەسەن چەندین ژنمان هەبووە ئیشی کردووە زۆر بەباشی ئێستا ئەوە نەماوە هاتووە حتا لە ئاستی ژن زیاتر ئێستا خوێندەواری هەڵبژاردووە ئەبینین دکتۆرمان زۆرە محامیمان زۆرە مهندیسمان زۆرە بەڵام ژنێکی منتیجمان نییە خۆی ڕازی نییە بێتە ئەو بوارەوە ئەوەش کللتورێکی دێرینە وای لێ کردووە ئاینیشتیایە بەژارە ئەو بەشداری ئاین زۆر 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 تەسیری لە ژنان کردووە مەسەرم بۆچی ڕێدراوە بە چوار ژن ئێوایە کاکە ڕێدراوە بە چوار ژن معنای ئەویان من زۆر ئیشم پێی نییە مامەساجیان ئەتوانێت هەڵگری بۆ دوایی طبعا کللتوری کۆمەلگاکەش کللتوری کۆمەلگاکە 100% کللتورێکی پیاوانەیە 100% کللتورێکی پیاوانەیە ئەم کللتورە وای کردووە ژن دوور خاتەوە لە بواری بازرگانی لە بواری بزنس ئەمە تەنها بۆ کوردستان و بۆ عێراق نییە بۆ هەموو دنیا وایە مەسەن من بەهۆی حکمی ئیشەکەی خۆمەوە کە تقریبا وا نزیکێ بێتەوە لە 45 ساڵ ئیشەکەم زۆر وڵاتی دنیا گەڕاوم بینیومە عادەتەن پیاوان زیاتر لە مەجای ئیشان لە مەجای کاران ئەمە ڕەنگی یاوەتەوە بۆ سەر هەموو شتەکانی تریش یعنی تۆرە لە سیاسەتی شاوەکو باسمان کرد حکومەتی هەرێمی کوردستان تا سۆزان لە هەموو کابینەکانیا جەمعێکی دەژنی تیان نابێ یعنی ئەمە سەبەبەکەی چیە لەبەری کللتورەکە پیاوانەیە ئەمە ئەگەڕێتەوە بۆ مێژوویەکی دێرین اینجا شتێک لەوانە سەیرتر هەلی کار لەبەر دەمی ژنە کەمە بۆ لەبەری پیاوەکە ژن وەکو عنسوورێکی منتیج تەماشا ناکە ئەمەش هەر دیسانەوە مەسەلەیەکە کە خراپە یعنی بازار بۆ بە بازارڕێکی پیاوانە بەڵام ژنان لە خوێندنی باڵایە سەرکەوتون بەڵام بۆ بەکارهێنانەکەی
وانیە لە 100% بۆچی یەت مەسەلەن لە طوبە اختیاری ئەو ئیشاناکە کە تایبەتە بە ژن یا بە مناڵ نایەت اختیاری اختصاصێ بکە کە عام بێ بڵێن لە محاماتە زیاتر ڕۆکاتە ئەحوالی شخصی مەسەلەن ناچێک دیفاع لە تاوانبارێ بکە کە مەسەلەن پیاوێکی کوشتەوە بۆ نمونە یەت دیفاع لە ژنێکە کە لەگەڵ مێردەکە مشکلەیەکی هەیە ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆی کەوە بازاری کاری ژنانە هەڵەبژێرێ نابێ وابێ ینی بەڕێی من نابێ وابێ ئەبێ بوارەکان ئەگەر تۆ داوای یەکسانی بکەین ئەبێ هەمووی وەکو یەک تەماشاکەین جا یاساکان بەڕاستی یاساکانی ژیانی هەندێک شتی سەیری تایە ئەبینیت لە یاسای ئەحوالی شخصیە عقدی زەواج بۆ نمونە يعني عقدی بینی دوو کەس نییە حاکمێکی بۆ دروست کراوە کە پیاوەکەیە مالعلم لە بەبێ قانون من قانونی نیم بەڵام ئەزانم کە هەموو عقدێک ئەبێ دوو طرفی تیابێ ئەم دوو طرفە ڕێبکەون لەسەر مەسەلەیەک مەسەلەکەس هاوسەرگیریە باشە بەڵام هەموو حەقەکان بەدەست پیاوەکەیە مقدمە و مؤخرە ژنەکە قبولێکە ئەی باشە ژن خۆی بۆ نایەت ئەو کەسەی کە خۆشێوێ لەگەڵ یان ڕێبکەوێ بڵێ با ئێمە زەواجێکی مەدەنیمان هەبێت ڕێ ئەکەوین تا ئەو حەدەی یەکتریمان قبوڵە بەیەکەوە بین کە یەکتریمان قبول نەبوو بە ئیتفاقێک جابینەوە بۆ سێ بەسێکە لە دەستی پیاوەکە بێ بۆ نمونەیانی ئەمانە هەمووی مەسەلەیەکن ئەبەسترێنەوە بەوەی کەوا ژن خۆی بەشێکە بێت لەو شتە پێویست دەکات ژنان یعنی زیاتر واعی بن لەوەی کە ئەم شتانە تێپەڕن کە ئەم شتانەیان تێپەڕان زۆر بە ئاسانی بواری کار و بازرگانی و هەموو شتەکان ئینتاجیش بۆیان ئاوەڵا بێ چکە وەختەوەکو یەکێکی باش تەماشای خۆیەکایش و تواناکەی وەکو تواناکەی منە بینێ وەکو توانای خۆی پیاو سەیرەکات ئەوانە ئەبن بە ئەسبابی ئەوەی کەوە ژن لە بازاری کارە لە بازاری ئینتاجا جێگەیەکی باشتر و ڕێکوپێکتری هەبێت من تا ئێرە لەمە زیاتر هیچ شتێکم نییە لە سەر مەسەلەی ژن و بازار ژن و بزنس زۆر سوپاس دەستە خۆش بێ کاک دلاوەر ئێستێمە لای جەنابەت کاک فەیسەڵ تاکو پێمان بڵێ ئایا ژن چۆن بتوانێت ڕۆڵێکی باشی هەبێت لە پرۆسەی کەشەپێدانی ئاوبووریدا زۆر سوپاسە کاتان باش من لە یعنی ژن ئەگەر وەکو زەرورەتێک نەبێ مەسەڵەن قەت هیچ مجتەمەعێک ڕێگەی پێ نادەبێتە ناو بچێتە بوارێکی ترەوە لەبەرەوەی زەرورەتی ئابووری وای لەوە کرد ژن وەکو دەستی کار بێتە ناو بازاری کارەوە زەرورەتی ئابووری وای لێ کردووە شۆڕشی پیشەسازی ئەوروپی بەتایبەتی کە لە بریتانیا دەستی پێکرد ئەکرێ بکرێ وەرچەرخانی هێنانی ژن بۆ ناو پرۆسەی بەرهەمهێنان و بۆ ناو پرۆسە بۆ ئیشکردن یعنی کەڵێن ئیشکردن مەسەلەن بەرهەمهێنان نییە بەتەنیا بەرهەمهێنان و خزمەتگوزاری من لە اقتصادا مصطلحەکەمان وایە بەرهەمهێنان و خزمەتگوزاری پێکەوە هەردوو پرۆسەیەکن پێکەوە ئەکرێن خزمەتگوزاریش بەشێکە لە بەرهەمهێنان چکە هەر کەسێک کات چۆن بەرهەمهێنی بەرامبەری کرێ وەرەگری خزمەتگوزاریش بەشەکەی بەرامبەری کرێ وەرەگری کەواتە هەردووکیان پێکەوە پرۆسەی بەرهەمهێنان پێکێنن ئەوە نیە بڵێ وەڵا بەرهەمهێنان وێ لە کێکێک لە کارگەیەک ئایشی کرد بەرهەمهێنە ئەوەی کە خزمەتگوزاریە کا لە ناوی شەکەوە بەرهەمهێن نییە پێکەوە چکە خزمەتگوزاری بەشێکی تەواوکەری پرۆسەی بەرهەمهێنانە پێکەوە ئەکرێ ئەگەر ئەوە نەبێ پرۆسەی بەرهەمهێنان تووشی شەلە لەبێ بەرەو پێکەوە شۆڕشی پیشەسازی پێویستی بەدەستی کاری زیاتر هەبوو ناچار بۆ پڕکردنەوەی پێداویستیەکان بەتایبەتی لە بریتانیا ناچار پێویستیان بەوە بوو دەستی کاری ژن بێنن پڕیکەنەوە بەچی پڕیان نەکردەوە ئەو پیاوانەی کە پێشتر مەسەن ئیشی سووکیانە کرد وەکو سکرتارەی و ئیدارەدان و خزمەتگوزاریەکانی ناو کارگەکانی ئەو کاتەیە ئەوانیان بردەوە ناو پرۆسەی بەرهەمهێنان بۆ ئیشە قورسەکان لە شوێنی ئەوانە ژنیان هێنا پڕیان کردەوە بۆ ئەوی بتوانن خاڵی سەرەکی هێنانی ژن بۆ ناو پرۆسەی ئابووری بۆ ناو پرۆسەی کارکردن و بەرهەمهێنان و ناو بازاڕەوەی کە پێوترێ بەگشتی لێوە دەستی پێکرد زەرورەتی اقتصادی وای کرد ژن بێتە ناو پرۆسەی بەرهەمهێنانەوە دواتر تەکنۆلۆژیا بەرەو پێشبردننی تەکنۆلۆژیا وای کرد ژن لەو تەجاوزی ئەو ئیشی ئاسان و خزمەتگوزاریش بکە بێتە ناو پرۆسەی بەرهەمهێنانەوە بە تایبەتی کە تەکنۆلۆژیا ڕەنگە وای کردبێتەوە چاودێرێک سەیری پرۆسەی بەرهەمهێنانەکە بکەی وەکو تەکنۆلۆژیایە تۆ سەیرێکەی بۆ ئیشەکە بە ڕێکوپێکی و ڕابڕێەوە لەبەرەوە
پرۆسی تەکنۆلۆژیا گەشەکردنی تەکنۆلۆژیا داخلی پرۆسی بەرهەمێنان بوو ژن زیاتر دەستی ئاوەڵا بوو ئیشی باشتر بکە بێتە پێشەوە شان بەشانی پیاوە بکە لە دوای ئەم پرۆسەیە کە بەرەو پێش ڕۆی وای کرد ژن ببێ ضرورەتێکی اقتصادی کە دەبێت لە هەموو کایەکانە وەکو پیا و ئیش بکە لەمەوە یعنی ئەگە بێمەوە سەر پرۆسەی ئەوەی کە پێوترێ گەشەپێدان و گەشەکردن و گەشەپێدان و تاگاتەوەی کە پێویستە پێوترێ گەشەپێدانی مرۆیی بەردەوام یعنی لە گەشەکردنە ینی شتێک نییە لە ئابوووریە گەشەی ئابووری مادە گەشەی ئابووری بۆ مەفهومەیە حکوومەت دەست وەرناداتە هیچ پرۆسەیەک ینی وەکو ئێستا هەرێمی کوردستان هەرێمی کوردستان گەشەکە بەس گەشەپێدانی نییە گەشەکردن ئەوەیە بێ بەرنامە چی کێ بە زەوقی خۆی چی ئەکا ئیکا ئەڕوا پێوترێ گەشە لە بوارێکە مەسەلەن ژمارە سەدان مەکتەب دروستەکرێت لە پەروەردە گەشەمان کردووە بەڵام ئەم گەشەی پەروەردە شانبەشانی گەشەی خوێندنی باڵان نییە شانبەشانی پرۆسەی پیشەسازی نییە شانبەشانی کشتتوکاڵ نییە کە لەمە ڕاستە ژن بە شێوەیەکی باش لە ڕووی خوێندنەوە ئەوانە لەو دەوڵەتانە هاتە پێشەوە بەرەبەر ئەمە هانێکی یعنی پشتیوانێکی زیاتری ژن بوو بۆ ئەوی لە ناو کایەی بەر ئابووریە زیاتر بێتە پێشەوە لە جگەلەوەی کە مەسەلەن وەکو کرێکارێک ئەمجا بوو بە سەرۆکی ئیشەکان مەسەلەن ئیداری کرێکارەکانیە کرد ئیداری کارگەیە کرد بەم شێوەیە یعنی بە پشتیوانی خوێندنەکەی و زەڕورەتە ئابووریەکە وای کرد بە زیاتر بەرەو پێشبێلەوەی کە هەیە لە پرۆسەی گەشەپێدانی ئابووری ئەوەی کە قسەی لێکرێت گەشەپێدانی ئابووریەوەیە بە پێی پلانێکی داڕێژرا و حکوومەت لە هەموو کەرتە ئابووریەکانە هەموو کەرتەکانی ناو کۆمەلگا پێکەوە بە یەک هاوسەنگ بڕە ئەمە وای کرد ژن زیاتر بێتە ناو بوارانەوە بە تایبەتی لە کۆمەلگا دواکەوتەکانە ئەمەش ڕێگەیەکی تری پێدا لانی کەم چاو لەو دەوڵەتە ئەوروپیەکان بکەن بۆی جۆرێک لە جۆرەکان لە ناو ئێمە بگەینە ئەوەی بینە ناو کەرتە هەمووشەکانەوە بەڵام کەرتە ئاسانەکان ژن لە سکرتاریەت و لە خەتی خزمەتگوزاری بێتە پێشەوە بەڵام لە دوای هەشتاکان مەفهومێکی ترات پێوتێ گەشەپێدانی مرۆیی گەشەپێدانی مرۆیی جیاوازە لەوەی کە ئیش لەسەر بەس لایەنە اقتصادێکە بکە هات ئیشی لەسەر لایەنە بەشەر خۆی کرد ئەڵێ بەشەر خۆی بەش پرۆسەی ئامانجی گەشەپێدانە و خۆشی بەشێکە لە وەسیلەیەکە بۆ جێبەجەکردنی و گەشەپێدانە لەبەرەوە لەوێت تەرکیز لەسەر دوو خاڵی ئەساسی کرا خوێندن زائیدەن تەندروستی ئینجا داهات ئەگەر ئەڵێن کەسێک خوێندەوارێکی زۆر باش بێ ئەتوانێت کەسێکی بەرهەمێنی باش بێ ئەگەر لە ڕووی تەندروستیەوە باشتر بێ ینی ئەکرێ ئەتوانێت ئەدای ئینتاجی باشتر بێ ئەدای پێشکەشکردنی خزمەتگوزارەکانی باشتر بێ ئەو کاتە ئەم دووە پێکەوە ئەبنە هۆی ئەوەی کە داهاتەکەی زیادکە لێرەوە ژن وەکو کایەکی ئەساسی یعنی زیاتر بایەخی پێدرا وەکو نیوەی کۆمەڵ یعنی وەکو قەزەیەکی ئەساسیاتە ناو ئیشەکەەوە بۆی ژن لە هەموو بوارەکانی ژیان ئەوەی کە پێوتری ئابووری وەکو هاوبەشێکی سەرەکی بەشدار بێت نەکۆکە بەشێکی لاوەکی ئەمەوە ئەکا ژن بێنێتە ناو ئیتیجاه سیاسەکەی ئەوەی کە پێش من باس کرا یعنی ضرورەتی اقتصادی و ئاکا ژن دەوری سیاسی هەبێ یان نەبێ ئیمکانیەتی اقتصادی و ئاکا من لە ناو بوارێکی ترا پێشکەوم یا پێش نەکەوم چکە گەر ئیمکانیەتی اقتصادیمە بۆ توانم بەشدار بووم لە صنعەتی قەرار لەبەر ئەوەی لای ئێمە ژن کایەی ئابووریەکەی پێگە ئابووریەکەی لاوازە ئەکید لە بواری سیاسەتە ئەکید نابێتە مشارکی قەرار نابێتە مشارکی داڕێژەری سیاست ئەگەر بێتیش هامشە ئەکەوتە بەشێکی ینی کەوتە دوای دواوە لەبەر ئەوە دوای ئەوە تەنمی مستەدامە تەنمی مستەدامە ئەوەی کە پێوترێ گەشەپێدانی مرۆیی بەردەوام ئەمە ژینگەی داخل کردایە یعنی نەوەکانی داهاتووی لە ناو پرۆسەی بەرهەمێنانەکرد یعنی ناکرێت ینی ئەم مجتەمەعی هەمە کە ئەم دەرامەتە ئابووریەکە لە مجتەمەعەیە بەسی ئێمە نییە هینەوەکانی داهاتووشمانە لەبەر ئەوە دەبێت بیر لەوە بکەیتەوە بۆ نەوەکانی داهاتوو چێڵەگری ئەم پرۆسەی بەم شێوەیە شان بەشانی ئەم پرۆسەی گەشەپێدانیە کە هاتووە ئابووری وای کردووە ڕۆژ بە ڕۆژ پێگەی ژن وەکو زەڕورەتێکی ئابووری وەکو سەرەکی پێویستی پێێتی چۆن ئێمە لە اقتصادە شتێکمانەیە پێوترێ استخدام الكامل للموارد الإنتاجية ئێستا شتێکی تر استخدام الكامل للموارد البشرية ناکرێت ژن بێبەشکەی لەوەی بەشی هەبێ لە پرۆسەی بەرهەمداری بۆی نەڵێم بەرهەمێنان و خزمەتگوزاری پێکەوە لەبەرەوەی دەبێت بەشێکی سەرەکی بێت لەوە ئیجابەن ئامارەکانی سلێمە بەڕاستی یەک هین لێرە خۆزگە لێرە پەنەڵێکە بە لەسەر خوێندەواری ژن بەڕاستی مەسەڵەن بۆیە باسی یەکەم چکە خوێندەواری ژن دەوری ئەساسی لەوێ ژن دەوری هەبێ لە اقتصادا دەوری هەبێ لە سیاسەتدا دەوری هەبێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چکە ژنی واعی ئەتوانی ئەوە بکە ئەوش لە ڕووی خوێندەواریەوە کرێ یعنی من هەندێک داتایە بەداخەوە ینی زۆر گەڕام و ئەم دەست نەکەوتەوە یعنی بۆ نمونە سلێمانی
لە سەتا حەفدەی ژن ساڵی 2007 مشارکە لە عملی اقتصادیە لە چالاکی ئابووریە ئەمە ئەگەڕێتەوە بۆچی بۆ زیادبوونی ژمارەی خوێنەواری ژن لە سلێمانی لە چاو هەولێری دووەک یعنی لە هەولێر لە سەتا دەی ژن مشارکی عملی اقتصادیەوەی لە چالاکی ئابووریەکان بەشدارەکە لە دووە کەمترە 8 ئەمە شەگەرێتەوە بەراوردم کردو بە ڕێژەی خوێندەواری هەر شارێک هەر کۆمەلگەیەک ڕێژەی خوێندەواری ژن بەرز بێ ژن بە تایبەتی تایە ئەو کۆمەلگەیە مشارکێکی باشترە لە پرۆسەی بەرهێمێنانە هەر کەسێک کەم بێ کەمتر بەشداری ئەکا چکە وعی کەمترە لەبەرەوە خۆزگا بەشێک ئەبوو مەسەلەن لانی کەم ڕێژەکانی دەربێنابە من بەراوردم کاتی خۆی بەراوردم کرد بە ئوردون و بە عێراق و بەوانە بەڵام ئێستاوەی عێراقم دەست کرد 2007 عێراق بابل پێشە مشارەکانی عێراق کەوتووە لەوەی ژن مشارکە لە عملی اقتصادی گەشتووە 140 یعنی بەوت ڕێژەیە ڕۆشتووە بەداخەوە سلێمانی 7 بوو بەڵام لە 2015 بۆتە 14 یعنی لە جاتی بەرەو پێش بڕوا دابەزیوەتە خوارەوە ئەوە ئاماری دەستەی ئامارە کە وەرم گرتووە یعنی بەداخەوە ینی لە عملی مشارەکەی ژن لە پرۆسەی ئابووریە یعنی لە جاتی بەرەو پێش بڕوا بەرەو دواوە گەڕاوەتەوە دیارە ئەوەش ئەم ئەزمەیەی ئەخیر کاریگەرێکی زۆریە بووە هەرچەندە من گومانم لە داتاکان هەیە چکە تەسەورەکەم ئێستا ژن زیاتر بۆ نمونە ئەڕۆیتە بازار حوزوری ژن لە ناو زیاترە لەوەی کە لە بازارە زیاترە لەوەی کە پێشوو هەبووە حتمما ئەمە ضرورەتی اقتصادی وای کردووە یعنی ئەمە نییە مەسەن ڕبتی بەوە نیە بڵێم وەڵام من پێشکەوتوم نازانم چی ضرورەتی اقتصادی واکە لە ماڵێکە پیا و ژن پێکەوە ناتوانن ئیداری ماڵەکە بدەن ناچارە ڕێگە بەژنەکەی بدا بچی بکە ئەمە بەوە نییە من ئازادم یا ئازاد نیم ڕەنگە زۆر کەسە بێ زۆر متەخەلیفیش بێ بەڵام وەزعی زۆر خراپە اقتصادیەن ناچار ڕێگەدا بەژنەکەی بڕایشکە یعنی ضرورەتی اقتصادی واکە ژن هاوبەشێکی سەرەکی پرۆسەی بەرەمێنان بێ پرۆسەی پەیداکردنی داهات بۆ ماڵەکەی خۆی یعنی ئەمە ئەساسێتیشتە دیوێکی تر هەیە بەڕاستی بەداخەوە لەم مجتەمەعانەی ئێمە زۆر دواوە بەرەو دواوە ئەڕوا ئەویش پرۆژەی بچووکە پرۆژەی بچووک ئەکرێ هاوکاریکی باشی بکرێ ژن لەوە ئەکرێتە دەورێکی باشتری ببینێ لەوەی کە پشتیوانی بکرێ بە یاساکان بە یاسانەی هەیە بەداخەوە ئێمە کاتی خۆی پرۆژێک لە پرۆژە یاسایەکە بەشدار بووین هەوڵماندا بیکەین وەزارەتی کاروباری کۆمەڵاتی مرانی ئیشەکەی شێوان لە شێوازێکی بەرنامەدا ڕێژراو چۆن بکرێ هەر کەسێک توانایەکی هەبێت پشتیوانی بکرێت لە ڕووی قانونی و ڕێیاساییدا بتوانێت پرۆژەیەک دامەزرێنێ بەتایبەتی ئەمە کاتی خۆی وەک منتەدا دەورێکمان بۆ 600 خاوەن پرۆژەی بچوو کردەوە 400 یان ژن بوون 400 یان ژن بوون لە بواری جیاواز ئیشانە کرد چۆن پەرە بە ئیشەکانیان دەن پرۆژەکانی بەرەو پێش بەرن و ئێستش دەرەکەوێ ینی ژن هەیە بەڕاستی بەشێکی ئەم شاری دای بازارە شاری بۆ خۆی بردووە یعنی ئەکرێ ئەمانە پشتیوانی بکرێن هاوکاریان بکرێ مەش پێویستی بەوەیە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی یعنی ئەوەیشی زیاتر ڕەنگە ئەوەی دەستگاکەی ئەمەلخان و ئەوان بێ زیاتر ئەوان زیاتر ئیش لەسەر ئەمە بکەن لەگەڵ ئەوانە کۆنتاک بن ئەو هەندێک پرۆژە یاسا تەقدیم بکرێت ناچاری وەزارەتەکان و پەرلەمانیش بکرێت بە ئاراستەی ئەوە بێ کە هەندێک یاسا هەیە باشتر ئەوەڵا بکرێت بۆی دەستی پرۆژەی بچووک زیاتر کوریە هانی ئەو کەسانە بدرێت کە ئەتوانن پرۆژەی باشتر بکەن من زۆر سپاس هەرەوەنداڵم زۆر سپاس بۆ هەردووکتان بۆ بابەتە بە پێزەی کە پێشکەشتان کردین ئێستەینە سەر لای بەشداربووان بۆ وەرگرتنی سەرنج و پرسیارەکانتان بەس تکایە یەک ینی زۆر بە کوردی ماکزیمەم ئەوپەڕی دەقەیەک چونکە داوای لێبوردنەکەم کاتتانەکەم کاتەکە زۆر کەمە بۆ وەرگرتنی پرسیارەکانتان و دوای ئەوە پرسیارەکانتان تکایە منزمنی بابەتەکە بێ بانەچێتە ینی بابەتی تر بەڵێ مامۆستا فەرموو کاتتان باش خۆشی لەطیف نوێنەری مامۆستانی کۆلێجی پەروەردەی بنەڕەت سپاسی و دووە ڕێزایەکەم بەڵام هۆکاری سەرەکی بۆ
کەمی ئافرەتان لە بواری پیشەسازی و بازرگانیە بەڕێی من کە ئەبواە ئەمەژەتان پێ بکردایە دوو خەڵکی زۆر سەرەکی هەیە ئەویش ئەیلام میدیاکان زۆر بە کەمی باسی هاندان ئەکەن وان ئیشکردن یان کرانەوە لەو بوارانە بەنسبەت ژنانەوە و لەوە بە کورتتریش لە بواری خوێندنە یعنی من تا ئێستا لە هیچ بەرنمەیەکی خوێندنی ابتیدایی و متوسطە دادیە کە تەواویشمان کردو بە زانکۆکانەوە ئێمە هەر هانە درێن ببین بە مامۆستا و ببین بە دکتۆر و ببین بە هەموو ئەو بوارانەی کە ئیتر کە بە تەسەوری ئەوان گونجاوە بۆ ئێمەی ژنان تەنانەت لەویە ئەبێ دەستکاری کرێ بۆی مناڵەکانمان و کچەکانمان بزانن کە ئێمە لە بواری پیشەسازیە لە بواری بازرگانی ئەتوانین ئێمە بەشداری ئەو بوارانە بکەین آخر خاڵم ئەوەیە من لە 2004 ژنێکی دراوسێمان حەزیە کرد ئیش لە دەلالیا بکە خانە فرۆشتن یەکێ لەو یاسایانەی کە دژی ئەو بوو ئەوە بوو کە ئەو بایە مێردەکەی ئیمزای بۆ بکردایە لەسەر موافقەتی بۆ بکردایە کە ئەم ئیشەی بکردا کە بۆی ناکرد مێردەکەی کەواتە ئەمەش لێرەوە خەلەلێکی زۆر گەورەیە بەڕاستی ئەم دوسێ خاڵە من هەستەکەم ئێمە هیچ معریفەیەکمان یەکچانی ئێمە ینی من ئەم زانیاریانەی لێرە هەیە بەڕاستی نەیزانم دەستەکان سپاس ئەو بەڕێزە لە دوا من یەکەم جارە ببیسم ئەڵێن کاری ئینتاج یەکەم جارە تەمەشای ماڵەکەی خۆتان بکەن ئەو شتانە لە سەدا چەنی ئینتاجی وڵاتە ئیسلامیەکانە و خۆمان قلیمی کوردستان کەوابوو ئینتاجمان نییە ئینتاج مەوادی ئەوەلی ئەهێنی دروستی ئەەکەی ئەیفرۆشی دۆلارت بۆ ئەهێنێ ئێمە کۆمەلگایەکی مستەهلکین هەر نابێ باسی ئینتاج بکەین جاران هەمان بوو جگەرەکە شەمەندۆکە زۆریشی کە ئیشە لە شەستەکان لە بیرمە کە ئیشیانە کرد لە جگەرەکە زۆربەی زۆر ژنی تیابوون لە خوێنەواریش بوون کاک فەیسەڵ شەرت نییە ئللا خوێنەوار بی ئیش بکە فعلەن ضرورەتیش ئیجابەکە نە خوێنەوار ئیش بکە بۆ ئەوە نقطەکەی من ئەوەیە کەوە ئەبێ ئاگادار بین هەر کاتێ بتوانین معمەل دروستکەین ئەم مشکلانەی باسیەکەین هەمووی خۆی ئەتوێتەوە هەموو ئەم سەد کەسە لێرێ هەشتای هەفتای چه ئیشەکە ئەسڵەن کاتی نێبێت لێرە گوێ بگرێت لە محاضرە سوپاس بەڕێزە دەستخۆش من سەرەتا ئەو بەڕێزە نازانم ناوەکەی چی بوو باسی بەڵێ کاگلاوەر جەنابەت باسی کرد بە ڕێژەیەکی بەرچاو ساڵۆنەکان هەیە بەڵام من پێم وایە ئێستا ساڵۆنەکان لە دەست ژنانی شار دەرچۆ کە ئەویش کەوتۆتە دەست پیاوان احتیوا کراوە لەبەرەوەی هێزی پارە و قوتی پارە زیاتر لای پیاوانە سنتەرێکەکەنەوە دوو بە قەدەرەوەی کە ژنەکە بە ڕەنجی خشانی خۆی سنتەرێکی کردوتەوەیە ساڵۆنێکی بچووکی هەیە هاتووە یەک ستافی لە تورکیاوە بۆ هێناوە یەک ستافی لە لوبنانەوە بۆ هێناوە یەک ستافی لە سووریاوە بۆ هێناوە ئەمەش لە دەستی ژنانە دەرچووە ئەمە بەڕاستی ئەمەش زۆر ژنانی وە خستۆتە دواوە ساڵۆنەکانی سلێمانی توانم بڵێم کاریان نەماوە هەتا لە پێداویستی جلی بووکەکانیشەوە ئەمەش پیاو کردوێتی ئەمە بۆی ملاحەزە بۆی کە ئەڵەی ڕێژەکە بەرچاو ژنانە بەڵام لەوە شاخەریکە ئەکەوینە دواوە ملاحەزەیەکی ترم لەوەی کە ئێمە کۆمەڵێ لە بواری خوێندندا باسیەوەتان کرد کە ژنان پێشکەوتون بێگومان پێشکەوتون بەڵام ئەوەش ئەگەڕێتەوە من هۆکارەکەی گەرمەوە بۆ ئەوەی حیزبەکان و دەسەڵات کە بە توانای ئەو ژنانەی کە لە بواری دکتۆرا و لە بواری زانستا پێشکەوتون نایەڵێ ئەوەی کە کەسێکی شیاوە لە شوێنێکی شیاودانێ کە تا ئێستا نەیانتوانیەوە سوود لە توانەکانی ئەو وەرگرن ئێمە بازاڕی ئێمە هەمووی پراوپڕە لە خەڵقی بێگانە ئێمە بەکاربەرین ئەو برایە ڕاستی کرد ئێمە تا ئێستا نەمانتوانیوە کارگەکان بەگەر بخەینەوە لەبەرەوە هەلی کار ژنان چوونەتە پێشەوە توانە و بەهرەکانی خۆیان بێنە دەرەوە لە ڕێگەی پرۆژەی بچووکەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە قەرزی بچوو گوێرەگرن بەڵام تا ئێستا ئێمە وەکو حکومەت پرۆژە یاسایەک نەبووە کە بتوانێت بانقێکە بێ بە تایبەتی پشتگیری ژنان کە بتوانێت قەرزیان باتێ بۆی پرۆژەکەیان گەورەترکەن سپاس دەست خۆش بێ بەڵێ ئەو مامۆستا بڵێسە فەرموو مامۆستا بڵێسە زانکۆی جیهان سلێمانی من ئەڵێم لە ناخی هەموو پیاوێکی میدڵ ئێستا ڕۆحیەتی خۆسەپاندن هەیە بەسەر ئافرەتە
ئەوە یەک دووهەم پێشخستنی هەدەفی ئەم سمپۆزیۆمە پێشخستنی ئافرەت لە ڕووی کای ئابووری و سیاسی و ئیداریەوە لە ڕووی ئابووریەوە ڕاستە بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردووە بەهۆی قەیرانەوە ئافرەت ڕۆڵێکی سەرەکی بینی لە بازاڕەکانە بەهۆی بزنسی بچووکەوەکردنەوەی دوکان و یاخود لە مۆڵەکانە ئافرەتی زۆرمان بینیوە کە هاوکاری خێزانە لە ڕووی بژێوی و اقتصادیەوە بەڵام ئایا پیاو چەند هاوکاری ئەو ئافرەتەکە کە ئیشەکە چونکە بەڕاستی ڕاگررتنی باڵانس لە نێوان ئەرکەکانی دەرەوە ماڵەوە کارێکی ئاسان نییە بەڕە ئێمە پیاوانی کورد هێشتا نەگەشتونەتە ئەم ئاستەی کە هاوکاری ئافرەتان بکەن لە ئەرکەکانی ماڵەوە بۆی ئافرەت بتوانێت ئەرکەکانی دەرەوەشی جێبەجێ بکە وە لە ڕووی ئیداریشەوە من ئەڵێم زۆر جار ئافرەتم بینیەوە لە بواری ئیدارەیە کاری کردووە لەوانەیە زۆر کاری باشی کرد بێ بەڵام کاتێککە هەڵەیەکەکە هەمووی چاوی ئەخاتە سەرەوە ئەمە فیمەڵە لەبەر ئەوە نەیتوانی لە بواری ئیدارەیە سەرکەوتوو بێت و بۆ کاک دلاوەریش کە ئەڵێ پارێزەری ئافرەت نابێت داکۆکی بکات لە مافی ئافرەت لەو کۆمەڵگایە نەخێوانیە بەڕێ من لەبەرەوە لە کۆمەڵگای کوردیە ئافرەت زۆر حەقی خوراوە ئەگەر پارێزەرە ئافرەتەکەش دیفاع لە مافی ئافرەتەکەکە یەکسانی نەپاراستووە ئەمە شتێکی حەقە زۆر سپاس دەست خۆش بێ بەڵێ مامۆستا بەختیار فەرموو خۆش وێڕای دەستخۆشیم بۆ بەڕێستان بە هیوای سەرکەوتن وەڵام من یەک دوو کۆمنتمەیە لەسەر بابەتەکانی بەتایبەتی کاگلاوە کە ئەوروژانی کە ئەڵێن ژن و بازار واتە سەرمایە و ژینگەی بازارەگە بە سەرەکی ترین بابەت بڕواینە ئەو مۆزوعە واتە بازار واتە سەرمایە ئایا ژنی کورد ئەوە نە خاوەن سەرمایەیە تاوەکو ئەو ژمارانەی جەنابەت خستە ڕوو بتوانێت ببێ بە خاوەنکار بەڵام لە لایەکی ترەوە هەر تاقیبەن لەسەر قسەکانی مامۆستا فەیساڵ ئەتوانێت دژی ئەو ئامارانەی جەنابێت بێ ئەگە بڕوانینە ژن ئێستا لە کایی خزمەتگوزاری و لە کایی سکرتاریەت و ئیدارەدانا ژن لەو ژمارانی کە جەنابێت باست کردووە لەوانی کە کۆمپانیا دروستکراوە یا خودت بڵێن نووسینگەکانی دەڵاڵیە یا خودت هەر کایەکی کارکردنە لە لای بەڕێستان تۆمار کراوە ئەتوانم بڵێم ئەگەر لە نیوەی زیاتر نەبێ دڵنیابە لە سەتا نیوەی ژنەی بابڕێەوەواتە پشتیوانی سەرخستنی ئەو کارانە لەلایەن ژنەوە کرێ هۆکاری سەرەکی ئەوەی کە ژن نەیتوانی وەزیر خۆی بکاتەوە لەو کارانی کە لەلایەن جەنابتانەوە ئێستا ئاماژەی پێکرێ نەبوونی سەرمایە لای ژن و ژینگەی ئەم وڵاتی ئێمە بەداخەوە ژنی والێ کردو کە نەبێ بە خاوەن سەرمایە دووەمیش بزوتنەوەکانی ژنان پێویستیان بەوەیە تەوعیەی ژنان بکەن بەگشتی لە تەوجیهی ئەوەی کە لە خزمەتگوزاری و ئاراستی پسپۆری خۆیان لە مامۆستایەتی و لە دکتۆر و لە ئەندازیاریەوە بگۆڕن بۆ بزنس ومان و ئاراستی کارەکانیان بکەن بۆ کاری بزنس باشترە و هیوای سەرکەوتنتان بۆ زۆر سپاس دەستخۆش پێما ئەو خاتونە بێ زەحمەت دەستخۆشیتان لە یەکەم وەڵام من لە سەرەتا لە پرسیارێکی کاکدلاوەرەوە دەست پێ یەکەم کەوتی بۆ ژن دەنگ نادا بە ژن ئێمە و پرسیارە لە ئێمە لە خۆمان بەڕاستی ئێستا بابەتێکی ترمان هەیە لە دوای ئەم پانێڵە ڕێک تایبەتە بە یاسای کۆتاژاردن ئەگەر بکرێت ناو بەوکو بابەتێکی لاوەکی باسی کرد جەم بە قسەکان بکەم کێڵە لە پەیوەندی بە بابەتەکەی نا سەرەتای قسەکانی کاگلاوەر بۆ دەسی پێکرد منە پرسم بۆ ژن نادا بە ژن دەنگ نادا بژن منیش لە کاگلاوەر و تەواوی و بە ڕێزانەیەم هۆڵا ئەپرسم ئەی بۆ پیاوان دەنگ بە ژنان نایەن خۆدەیان ژنی بەتوانامانێک بۆ لە کاتی پرۆسی انتخاباتەکانە دەیان ژنمان تێز ڕەنگە زۆر لە براکان بەتواناتر بن بۆچی ئەو پرسیارە ئێمەش لەوانە ئێمە خۆمان نەزانین تا ڕادێکی باش بۆ ژن دەنگ نادا بە ژن بەس من ئەو پرسیارم نادرس ئەی بۆ پیاوان دەنگ نایەن بە ژنان من لەسەر هاوڕای قسەکەی کاکفەی ساڵم کە زارورەتی بارودۆخی ئابووری وای لە پیاوان کرد ڕێگا بە ژنان بن بۆ ڕێژە بەرچاوی کە ئەمڕۆی بینی ژنانی شاوشانی پیاوەکان لە بواری ئابووریدا ڕۆڵ ئەبینن یعنی کەواتە ئەمە ئەو زارورەتە ئابووریە بوو کە وای لەکەگرن نەک خواستی پیاوان بێ خۆیان زۆر بە کورتی ئومێ دەکەم من
ئەو قۆتە مادیەی ئەو قۆتە مادیەی کە دەسەڵات با بڵێن حکومەت دەسەڵاتی تەنفیزیاوێتی بە پیاوان بخرێتە بەردەم ژنانی شەوە چکە ژنان لە هەموو بە سەلمێنراوە بە بەڵگا لە کارەکان کە زۆر لەوە بەتواناترێکن ینی ڕەنگە هیچیان لە پیاو کەمتر نەبێ بتوانن لەو بوارانە با بڵێن لە بواری بزنس لە بواری بیناسازی لە هەموو بوارەکانە بتوانن هاوشانی پیاوان بن. سپاسان زۆر سپاس بۆ بەشداریکردنت. کات نەما بۆ وەرگرتنی پرسیار ئێستش بۆ ئەوی ینی کاتە ببورن من لە سەرەتای قسەکانە باسی لە سەرەتای قسەکانە باسی ئەوم کردم ژنان خۆیان ئیش هەڵەبژێرن نەک ئەوە مەجالیان نایرێ مەسەن زیاتر فەرمووی وتی ئیش لە مەجای ئیدارە ئیشمان هەیە بەڵێ لە ئیدارە هەڵەبژێرێ توپ هەڵەبژێرێ محامات هەڵەبژێرێ بەڵام ئیشی مەعمەلێک هەڵابژێرێ من مەبەستم ئەوە بوو. ئەو دادەیە پرسی وتی گوایە ژنێک ویستێتی ئیجازەیە مەکتەبێکی دەلالی دەربێنێت نەوتێتی ئەبێ موافقەتی مێردەکە وەرگری ئەسڵەن لە ژووری بازرگانی یاشتی وای نیە بەیانی با بفەرمێ بۆ لای من ئەو کاری بۆ جێبەجێکم بەڵام تەنها شەرتێکمان هەیە ئەبێ خریجی متەوەستە کەمتر نەبێت. باسی ئینتاجی مەحەلی کاگنەریمان باسی کرد حەزەکەم شتێک بیری کاگنەریمان بخەمەوانێ وابزانم ساڵی 99 بوو جەنابی هاتەوە بۆ سلێمانی من مشکلەیەکم هەبوو معمەلێکم هەبوو ئانوز لێم بسەنگنەوە بەلەدیە تەماعی تێکردبوو لێم سەنگێتەوە ماڵماری خۆمەوە معمەلی خۆمەوە بە شان و باڵی خۆم دروستم کردووە تەماعیان کردبووە دوو مۆزەف تەماعیان کردبوو ئەرزەکەی ئانوز لێم بسەنگنەوە باشە منێک لە ساحبی 4 معمەلەوە هاتوومەتە سەر هیچ بۆ سیستمی سیاسی کوردستان بە جۆرێ حدودەکانی ئاوەڵا کردووە من منافەسەی تورکیا و ئێرانم پێ ناکرێت بە هیچ جۆرێک معمەلێکی پوشی موبەریدەم هەبووە تەختی هەموو کوردستانم کردووە معمەلێکی چیسی خۆڵ و عەلاگەم هەبووە تەختی هەموو سلێمانیم کردووە معمەلێکی بیهارتۆن و کاشی مۆزایکم هەبووە دام خستووە معمەلێکی بەرتشکان و ئەو شتانم هەبووە دیسانەوە دام خستووە و ئاسرەکانی بە چیلۆ فرۆشمەوە لەبەرەوە ئەوەی کاگنەریمان دوایی یەکتریە بینین مەسەلەی ئینتاج لێرە بۆ بە سفر کاکە ساڵۆن لە دەست ژنان دەرهاتووە باشە خۆ ئەوە ئەکرێت ژنەکە اختیاری باشترین بکە مەرج نییە سەری دیکۆرەکەی دەرەوە بکات نانە ڕاوەستە ئەزین چۆن ڕاوەستە ئێستام ئوتێلە 5 ئەستێرەیە نان خواردنی لێ لە بەردێک سەراش کەبابخانەیەکێ کەبابگی ئەوان لەوەی ئەمان خۆشترە توانین بچێ لێوە بیخۆین ساڵۆنەکەش عینیشتە توانێت بچێت لای گوڵزارخان قژی ببڕێ زۆر باشترە خۆ سەپاندنی پیا و ئیتر ئەوە لە مێژووە تۆ دەسەڵاتی من نییە ینی مێژوو وای کردووە پارێزەری من ئەو دادێش مەسلەی پارێزەر کەوتم دیفاع لە وام نەوت دادەجیان غەڵەت تێگەشتویت ژن ئیختیاری مەوزوعێکەکە کە لەگەڵ مزاجی ژنانەی خۆیان بگونجێت مەسەن محکەمەی ئەحوالی شەخسی هەڵەبژێرێت بەڵام نایە دیفاع لە من کاکە دزیم کردو بڵێم یا پیاوێکم کوشتووە ژن و بازار ینی سەرمایە و ئەوانە ئیتر ئەوە سیستمێک نییە لە وڵاتەیە یارمەتی خەڵک با کەس کە لەدایکە بێ پارەی پێ نییە بێت بیخاتە مەشروعەکەوە ئەگەر سیستمی بانقی و قەرز و تەمین و ئەم جۆرە شتانە لە وڵاتەکە هەبێ ژنی مبدعیش زۆرە بتوانێت پرۆژەیە تەقدیم کا و حکومت بە شەراکەت لەگەڵ یەکا بە قەرزە یاتێ چۆن نەیاتێ قبوڵە با بچێ ئیشی خۆی بکە بەڵام تۆ کە سیستمەکە نەبێ منیش کاتی خۆی کە ئیشم کردووە ئەتیمادم کردووە سەر خێزانەکەم و بڵین باوکم و باپیرم و ئەوانە یا بەبیرات بۆم ماوەتەوە ئەژینە ئەم شتە ئێستا زروفێشتر خوڵقاوە ینی هەنگێشت هەڵە تۆقەیە جهێتێکی سیاسی یا کەسێ یا شتێک لە پشتێوێتی و دروستێکە ئەمایان مۆزوعێکی ترە ڕەنگە بۆ ژنەکەش لواو بێەوە زۆر سپاس من زۆر سپاس بۆ پرسیارەکان وڵای من کاک نەریمان ئێمە نەماون نە خوێندەوار ینی ئیش ناکات ئەکید لەو ڕێژەی کە باسم کردووە ڕەنگە لە 4 بۆ 5 ئەو 7 نەخوێنەوە بێ لە هەموو مؤسسەکانی لە تعلیم عالیەوە بگرە بۆ ناودەینەکان بۆ هەموو دایرەیەک نێژنی نەخوێندەواریتیانە بێ ئیشەکە وەکو خزمەت گوزار بەڵام قسەکەمان لەوەیە ئەڵم چەند خوێندەوار بێ ئەدای باشترە بێ
ئیمکاناتی باشترە بێ واعیترە بێ ئەتوانێت دەوری باشتر ببینێ قسەکە لەوەیە قسەکەم لەوە نییە منە خوێندەواریش ناکە نەخێر نە خوێندەوار زۆرە خۆزگامی خوێندەوار باە حەزمەکرد هەرچی ژنە بڵێ 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 خوێندەوار نەبێ ناتوانێت ئاسی ڕۆشنبیری بەرزکاتەوە خۆی شکالەکە ئەمەیە لەبەر ئەوە بۆیە ئەڵێم نە خوێندەوار خۆزگە و نە خوێندەواری ناو موسساتی هەموو موسساتەکانی ئێمە هەن خوێندەوار بەیان ئێستا وەزعێکی تر بوو ژنی نە خوێندەوارمان نەبایە ئێستا وەزعێکی ترمان نەبوو بەڵام ئیشکالەکە لەمەیە ینی تۆ چەند نە خوێندەواریت هەبێ حتا لە پیاوی شەوایە یعنی ڕێژەی نە خوێندەواری بەداخەوە لەم 3-4 ساڵی ئەخیرا بەڕێژ یعنی زۆر زیادی کردو لە جاتی کەمکە یعنی وا ئەم ئەزمەی ئەخیر وای کرد بەشێکی زۆری تەنانەت نەکرد ژن بگرە پیاویش وازی لە خوێندنێ ناوات ئەگەر معادلاتی ڕاستبوون و وازێنان لە وەربگرین هەل لە عێراقەوە بێنە تا ئێجگار بەرز بۆتەوە ئێستا بەڕێژە یعنی ئەمە خۆی بخۆی ئەزمەیەوە ئاکامە کە ئەمە وای لەیەکە ئەوەندەی تر مشارەک نسبەی مشارەکەی کەمترە بێ ئەدای کەمترە بێ لە بازارەوە زۆر سپاس دەستان خۆش بێ لە کۆتاییە ئەنی ئەومان بۆ دەرکەوت کە هۆکار زۆرن کە بوونەتە هۆی ئەوەی کە ژن لە هەرێمی کوردستان غیابن لە بواری بازرگانی و لە بواری بزنسدا و گرنگترینیان کە چەند بەڕێزێک ئاماژەی پێکرد لایەنی پەروەردەیەکە عنی ئەمە هەر لە مناڵیەوە ئەبێت کچەکانمان بەو شێوەیە پەروەردەکەین کە کەسایەتێکی بەهێزیان هەبێت کە وەک پیاوان دەست بەنە هەموو ینی مەرج نییە کارێک بێ کە تایبەت بێ بە ژنان و بە مەزاج و وەکو کەسایەتی ژنان کە کاکدلاوەر ئاماژەی پێەیە ژن پێویستی بەوەیە خۆی ینی پەرە بە تواناکانی خۆی بە و پێم وا بێ ینی غیابی ژن لە بواری بازرگانیە ئەوەنەی لە هەرێمی کوردستان هەیە گەر بەراوردی بکەین لەگەڵ وڵاتەکانی دەوروبەرمان وەکو وڵاتە ڕۆژهەڵاتیەکانی ینی لە کوردستان ڕێژەکە زۆر کەمترە لە چاو وڵاتانی دەوروبەرە زۆر سپاس بۆ هەردوو ئەم بەڕێزە بۆ بابەتە گرنگانی کەوروژانیان سپاس بۆ سەرنج و تێبینەکانی ئێوەی بەڕێز و کۆتایی ئەهێنین بە پانێڵی دووەم سپاس بۆ ئامادەبوونتان